بەڵێ سڵاوتان لێبێ شەوی ڕابردوو چەند درۆنێک لە سنووری پارێزگای هەولێر کەوتونەتە خوارەوە یەکێکیان لە سنووری ئیدارەی سۆران بە دیاریکراوی لە ناوچەی باڵەکایەتی لە نزیک گوندی کانیەجیل کەوتۆتە خوارەوە لە چیای سێلم کەوتۆتە خوارەوە کە بەهۆیەوە زەرەر و زیان بەر پوش و پاوانی ناوچەکە کەوتووە. ئێمە پەیوەندیمان بە بەرگری شارستانی سمیلانەوە کردەوە ئاماژەیان بەوەدا کە شەوی ڕابردوو درۆنێک کەوتۆتە خوارەوە بەهۆیە پوش و پاوانی ناوچەکە سوتاوە. تیمەکانی بەرگری شارستانی قەزای چۆمان و هەروەها ناحیە قەسرێ چوونەتە ناوچەکە ئاگرەکەیان کۆنتترۆل کردووە بە هاوکاری هاوڵاتیانی ناوچەکەش. ئەمساڵ بەهۆی ئەوەی کە باران زۆر بووە پوش و پاوان پوش بە تایبەتی لە ناوچە شاخاویەکان گەلێک زۆرە بۆیە لە حاڵەتی ئاوا کە ئاگر ئەکەوێتەوە درۆنەکەوێتە خوارەوە زەرەر و زیانی زۆر بە پوش و پاوانی ناوچەکە گەینەوە کۆنتترۆلکردنی ئاگریش سەخت ئەبێ بەهۆیەوە کە پوش زۆرە و ناوچەکانیش سەختن کە ناوچەی شاخاوین ئەو شوێنشکە درۆنی لێکەوتۆتە خوارەوە ناوچەیەکی شاخاویەوە سەختە بۆ کۆنتترۆلکردنی ئاگر بەهۆیەوەی کە ئۆتۆمبیل ناگاتە هەموو شوێنێک بۆ گژانەوەی بۆ یەک گژانەوەی لەلایەن بەرگری شارستانی سەختە بێ و هاوڵاتیانی ناوچەکەش بەڵام خۆشبەختانە ئاگرەکە توانی ویانە هاوڵاتیانی ناوچەکە لەگەڵ بەرگری شارستانی زوو کۆنتترۆل بکەن دۆنمونی وێک لە پوش و پاوان سوتاوە. چەند ڕۆژی ڕابردووش بە هەمان شێوە هەر لە سنووری گوندی داروسەلام درۆنێشتر کەوتە خوارەوە کە بەهۆیەوە ئەویش زیاتر لە دۆنمێک لە پوش و پاوان سوتاوە. تیمەکانی بەرگری شارستانی ئاگرەکەیان بە هاوکاری هاوڵاتیانی ناوچەکە کۆنتترۆل کرد. ئەمێ ئاماژە بەوە بدەم لە شەڕی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر وڵاتی ئێران تاوەکو ئێستا زیاتر لە 85 درۆن و موشک لە سنووری ئیدارەی سۆران بە قەزای سۆمان و سنتەری قەزای ناوەندی سۆران و هەروەها قەزای ڕەواندز و قەزای خەلیفانیش کەوتونەتە خوارەوە. 2 هەفتە بەر لە ئێستا لە کەمپی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی ئێرانیش بە هەمان شێوە بردومان کراوەتەوە. هەر شەوی ڕابردوو لە سنووری پارێزگای هەولێر لە سنووری دێگەڵا لەوێش کەمپێکی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی ئێران بە 2 درۆنی بۆمبڕێژکراوە بردومان کراون. بەرپرسانی ئەم کەمپە ئاماژەیان بەوەداوە کە هیچ زەرەر و زیانێکی گیانی لێ نەکەوتوەوە تەنها زەرەر و زیانی مادی بەرکەمپەکە کەوتووە لە تەنیشت چەند کۆگایەک کەوتۆتە خوارەوە بە حکومیەوەی کە پێشمەرگەکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی ئێران لەوێ نەبوونەوەن خۆیان ئاماژەیان بەوەداوەم زانیاریان خستونەتە ڕوو بەڵێمە بەگشتی زانیاریەکان بوون لەسەر ئەو هێرشە درۆنیانەی کە شەوی ڕابردوو لە سنووری پارێزگای هەولێرکرانە سەر سنووری قەزای چۆمان و هەروەها ناحیەی دێگەڵە لە سنووری قەزای کۆیە. بەڵام نەگەڕم لایەوە.